بینانی خۆشەویست ئەم کاتتان باش خۆشحاڵین لە ئەڵقەیەکی دیکەی بەرنامەی دیاردە و دەروون بەوەی ئازیز شاد بینەوە هیوادارین تەوەرەکانی ئەمەڵقەیەش جێگەی ڕەزامەندی هەموو لایەک بێت. بۆ ئەم ئەڵقەیە بە پێویستی زانین قسە لەسەر یەکێک لە گرفت و کێشە دەرونیە گەورەکان بکەین، باسی حاڵەتێک بکەین کە لای ئافرەتان باوترین جۆری نەخۆشی دەرونیە و لای پیاوانیش دووەم باوترین نەخۆشی دەرونیە. ئەو نەخۆشیەش بریتە لە فۆبیا. بەڕێزان زۆر جار لە دەستگاکانی ڕاگەیاندن لە کتێبەکان لە ڕۆژنامەکان لە مەجلیسەکانیش تەنانەت هەندێک جارەی بیستین ئەڵێن فلانە کەس تووشی فۆبیا بووە، فۆبیای ئەوەی هەیە، فۆبیای فلانەشتی هەیە. ئایا ئەم فۆبیایە چییە؟ ئەم هەموو خەڵکە باسیەکات و ئەم هەموو دەستگاکانی ڕاگەیاندن بەکاری دێنن، وایە ئەم وشەیە لە ڕووی زانستیەوە ماناکانی چییەوە، جیاوازی چییە لەگەڵ ترس؟ دیارە فۆبیا بە شێوەیەکی گشتی بەڕێزان ئەوەندەی ئێمە دیقەتماندا بێت جیاوازە لەگەڵ ئەو بەکارهێنانێکەوە خەڵک ڕاهاتوو لەسەری بەکاربێنێت، چونکە ئەوەندەی من تێبینیم کردووە لە دەستگاکانی ڕاگەیاندن فۆبیا بە شێوەیەکی گشتی بۆ ترس بەکاردێت. ینی کەسێک گەر ترسی هەبێت پێڵێنەوە فۆبیای هەیە، لە کاتێکدا ئەمە ترس بە تەنیا بریتینە لە فۆبیا. ترس بە شێوەیەکی گشتی حاڵەتێکی ئاساییە لە ئادەمی زاد و هەموو کەسێک بۆی هەیە لە شتێک بترسێت، ئەمە بە حاڵەتێکی ناتەندروست نایبینین ئێمە. و ترس پێویستە هەندێک جار بۆ ئەوەی کەوا مرۆڤ خۆی لە دەوروبەر بپارێزێت لە زیندەوەران لە گیان لە بەرانی مەترسیدار، خۆی ماندوو کات بۆ ئەزمونونەکان، بۆ ئەوی دەرەجە بێنێت لە ئەزمونونەکان. ئەمان هەمووی ئاساین ئەم ترسانە، بەڵام ئێمە کاتێک ئەو ترسە بەنە ئاسایی لە قەڵم دەین ئەگەر لە ڕاددە بەدەر بوو، ئەگەر وای لێ هات ترسەکەی لە شتێک بوو کە قابلی ئەوە نەبوو ئەوەندە لێی بترسێت، و ئەگەر وای لێ هات تەنانەت بیرکردنەوە لە شتەکە وای لێ بکات تووشی تۆقین و ئەمانە بێت. دیارە ئەگەر ترس گەیشتە ئەو حەددا بەڕێزان ئێمە پێی دەڵێن فۆبیا. کەواتە فۆبیا بریتیە لە ترسێکی لە ڕاددە بەدەر و ترسێکی ناواقعیانە و نالۆجیکیانە لە شتێک، لە دیاردەیەک، لە بابەتێک، جا ئەمە یان ڕووداوێک لە ڕووداوەکانی ژیانە، چاڵاکیەکی ژیانی ڕۆژانەیە، یاخود لە شتێکی تایبەتە، زیندەوەرێکە، گیانلەبەرێکە، یاخود هەندێک جار لەوانێت ترس بێ لە شتە بێگیانەکانیش، لە کاتژمێر و لە هەورە تریشقە و لە هەزارها شتی تر. و بەڕێزان بۆ ئەوەی ئێمە و ئێوەش زیاتر لە فۆبیا تێبگەین، سەرەتا پێم باشە راپۆرتێک پیشانیەوەی بەڕێز بدەین کە بەڕێز کاکاروان ڕەحمان بۆی ئامادە کردوین، بەیەکەوە راپۆرتەکە بینی، دواتر ئەگەڕینەوە بۆ ستۆدیۆ و بە درێژتر قسە لەسەر فۆبیا و جۆرەکانی دەکەین. فەرموو با بینەربین. فۆبیا حاڵەتێکی دەرونی بربڵاوە و ڕۆژانە موشەیەمان لە دەستگاکانی ڕاگەاندن دێتە بەرگوێ، یانیش لە ڕۆژنامە و کتێب و کارە ئەدەبی و زانستیەکان دێتە بەرچاومان. با بزانین فۆبیا چییە و جیاوازی چییە لەگەڵ ترسی ئاسایی. ترس حاڵەتێکی ئاسایی و کارکتەرێکی تەندروستی ئادەمیزادە. زۆربەی خەڵک شتێک یان ڕووداوێک هەیە لە ژیانیان کە ببێتە هۆی ترس. خەڵکانێک هەن بە هەورە تریشخە نیگەران دەبن، هەندێکی تر باڵەخانە و شوێنی بەرز پەستیان دەکا، خەڵکانێکیش هەن شوێن بە خۆیان ناگرن کاتێک مەشیەک دەبینن. بەڵام هەموو ئەم ترسانە ئەگەر لە سنوورێکی دیاریکراو بوون ئاساین و پێویستیشن بۆ پاراستنی مرۆڤ لە هەڕەشەکانی دەوروبەر. بەڵام فۆبیا بریتی نییە لە تەنها ترسێکی ئاسایی و سنووردار، بەڵکو فۆبیا جۆرێکە لە جۆرەکانی دڵە ڕاوچێ و بریتیە لە ترسێکی لە ڕاددە بەدەری نەئاسایی لە شتێک یان شوێنێک یان ڕووداوێک یان چالاکیشی دیاریکراو. ئەو کەسانی نەخۆشی فۆبیایان هەیە کاتێک ڕوبەڕووی سەرچاوی ترسەکان دەبنەوە تووشی شڵەژانێکی دەرونی گەورە دەبن و کاردانەوەی دەرونی و جەستەیی گەورەیان لەلا دروست دەبێ. ئەو کەسانە ئەگەر لە کاتی بینینی یان ڕوبەڕووبوونەوەی هۆکاری ترس و فۆبیاکەیان ئەو شوێنە بەجێنێڵن، ئەواباری دەرونیان تووشی شڵەژانێکی لە ڕاددە بەدەر دێت و دواتر چەندین نیشانەی جەستەییشان لەلا دروست دەبێ. لەوانە خێرابوونی لێدانەکانی دڵ، کێشبوون، هەناسە سواری، ئاڕاقکردنی زۆر و دەموشکبوون، لەرزین و سڕبوون، تێکچوونی گەدە و جوڵەی ڕیخۆڵەکان و لە کۆتاییشدا بێهێزی و کەوتن و بورانەوە. زۆربەی ئەوانەی فۆبیایان هەیە دەزانن کە ترس و نیگەرانیەکانیان لە ڕاددە بەدەرە و شتێکی ناماخول و ناتەندروستە، بەڵام ناتوانن خۆیان لەو ترسە ڕزگار بکەن و
ناتوانن بیرۆکەی ئەو ترس و تۆقینە لە هەزر و دەرونیان دەربکەن. ئەمەژوا دەکا ئەم ترسا کار بکاتە سەرکار و ژیانی ڕۆژانە و تێکڕای پەیوەندی کۆمەڵایەتیەکانیان. کۆمەڵی پزیشکانی دەرونی ئەمریکا فۆبیا دابەش دەکاتە 3 زۆری سەرەکی، لەوانە فۆبیای دیاریکراویان سادە، فۆبیای کۆمەڵایەتی، فۆبیای شوێنە گشتیەکان. فۆبیای دیاریکراویان سادە بریتیە لە ترس و تۆقینی لە ڕاددە بەدەر دەربارەی شتێک گیان شوێنێک گیان گیانلەبەرێک گیانیش ڕووداوێکی دیاریکراو. تا ئێستا لە سەرچاوەکانی دەروون دروستی باسی نزیکەی 500 جۆر فۆبیای دیاریکراو کراوە. فۆبیای کۆمەڵایەتی بریتیە لە ترس و تۆقین لە ڕوبەڕووبوونەوەی کۆمەڵایەتی و لە قسەکردن بۆ خەڵک و بە تەنیا بوون لە نێوان کۆمەڵە خەڵکێک بە تایبەتی خەڵکانی بێگانە. فۆبیای شوێنە گشتیەکان لەم جۆری فۆبیا کەسی توشبوو ترسێکی زۆری بۆ دروست دەبێ لەو شوێنە گشتیانەی کە ڕەنگە لە کاتی ڕوودانی ڕووداوێک گەیشتنی یارمەتی یان هەڵاتن لەو شوێنە زەحمەت بێ. فۆبیا بە شێوەیەکی گشتی لە تەمەنێکی زوو دەست پێ دەکا. ڕەنگە هۆکارەکەی ئەزمونێکی ناخۆشی ژیان بێ لە سەردەمی منداڵی یانیش لەوانەیە وەکو بۆ ماوە بۆ کەسەکە مابێتەوە. فۆبیا حاڵەتێکە نیگەرانی و نائارامێکی گەورەی دەرونی و جەستەیی بۆ توشبووان دروست دەکا و تێکڕای ژیانیان دەخاتە نائارامی و شڵەژانەوە. ئەوەی جێی خۆشحاڵیە ئەوەیە فۆبیا چارەسەری هەیە. بۆیە ئەگەر تۆ لەوانەیت کە فۆبیات هەیە یان کەسێک دەناسی کە بەدەست ئەم نەخۆشیەوە دەناڵێنێ، دوو دڵ مەبە و سەردانی پسپۆری دەرونی بکە بۆ وەرگرتنی چارەسەری پێویست. بەڵێ بەڕێزان، وەک لەم راپۆرتە بینیمان فۆبیا زۆری هەیە و من کەمێکی تر دێمە سەر جۆرەکانی، بەڵام با من بێم سەرەتا باسی نیشانەکانی نەخۆشی فۆبیا بکەم بۆی وەگەر یەکێکتان بینی ئەم نیشانە هەیە بزانن ئەوە فۆبیایە. سەرەتا فۆبیا 3 جۆری سەرەکی هەیە وەک لە راپۆرتەکە باس کرا. جۆری یەکەمی فۆبیا بریتە لە فۆبیای تایبەت یاخود فۆبیای سادە. ئەمە چی ئەم فۆبیایە؟ کەسەکە یاخود ئەو کەسێکا تووشی ئەم نەخۆشیە دەبێت لە شتێکی دیاریکرا و دەترسێت، لە ئەو شتیان گیان لەبەرێکە یاخود ڕووداوێکە یاخود بابەتێکە کەرەستەیەکە لەو شتە ئەترسێت. کاتێکیشکەوە ڕوبەڕووی ئەو شتە بێتەوە کە لێ ئەترسێت یاخود باسی ئەو شتەی بۆ بکەین، ئەوە ترسێکی گەورەی لە ناو دڵ و دەرووندا بۆ دروست دەبێت و دەشڵەژێ و کۆمەڵێک نیشانەی لا دروست دەبێت و کەی لە راپۆرتەکە باسکرا لەوانەیە ئارەق بکاتەوە، دڵی بە پەلەپەل لێدا، هەناسەکانی خێرا دەبن و کۆمەڵێک نیشانێتی لا دروست دەبێت. دیارە زۆربەی ئەو کەسانەی کەوا فۆبیایان هەیە، فۆبیای تایبەت یاخود فۆبیایەکانی تر، دەزانن کە ئەم ترسە شتێکی نامەعقوڵە، یعنی کاتێکەوە بە تێنە دانیشتن و بۆ خۆیان لەگەڵ خۆیان یاخود کەسێک نەسیحەتیانەکەوە پێیان دەڵێ ئیجابی ئەو هەموو ترسە ناکە، خۆشیان ئەڵێن ئەم ترسە شتێکی نائاساییە، بەڵام ناتوانین خۆمانی لێ دەرباسکەین. ئەمە نیشانەیەکی دیکەی فۆبیایە. نیشانەی سێم و فۆبیا ئەوەیەکەوە هەندێک جار تەنانەت بە باسکردنی بابەتەکەش ئەو نیشانانەی لەلا دروست دەبێت، یعنی مەرجنی لا ڕوبەڕووی بابەتەکە بێتەوە کە لێ ترسێت. تەنانەت ئەگەر باسیشی بکەن بۆ نەگەر کەسێک لە شوێنە بەرزەکان ترسێت، کاتێک بۆی باسەکەن ئەڵێن تۆ بهێنە بەرچاوت کە تۆ لە شوێنێکی بەرزیت یاخود لەناو فڕۆکەیت، نیشانەکانی ترس و لە ڕاوچەی لا دروست دەبێت وەک ئەو نیشانی باسم کرد لە کوتێ و ترس و ئارەقکردنەوە و ئەمانە. و نیشانەیەک کەشی ئەوەیە ئەم ترسە وای لێ دێت ئەم ڕاوچێ و ترسە ماوەیەکی تر کەسەکە کار بکاتە سەر پەیوەندی کۆمەڵایەتیەکانی سەرکاری ژیانی ڕۆژانەی، نەتوانێت بڕوا بۆ دەوام، نەتوانێت بڕوا بۆ ناو خەڵکو بۆ ناو مەجلیسەکان، ئەمە وایە دێ دواتر گۆشەگیر بێت. ئەمە گرنگترین نیشانەکانی فۆبیان. دیارە جۆری سێمی فۆبیا بریتە لە جۆری دومی فۆبیا بریتە لە فۆبیای شوێنە کراوەکان. مەبەستمان چیە بە فۆبیای شوێنە کراوەکان؟ لە ڕاستیدا ئەم وشەیە لە ئینگلیزدا پێی دەڵێن ئەگۆرافۆبیا. لەو شوێنانەی کەوا کراوەن بۆ نمونە لە مزگەوتێک یاخود شوێنی گشتین، مزگەوتێک، سوپەرمارکێتێک، بازارێک، کەسەکە وا هەز دەکات ئەگەر بڕواتە ئەو شوێنانە لەوانەیە ئەگەر ڕووداوێک ڕوو بدات نەتوانێت دەربازی بێ لەم شوێنە، ئەو بۆچوونەی بۆ دروستە بێ، یاخود لەوانەیە ئەو بۆچوونەی بۆ دروست بێ بڵێ ئەگەر بڕۆمە ئەو شوێنە ڕووداوێک ڕوو بدات یارمەتی بە زەحمەت ئەگا بە من، بۆیە ناوێرێ بڕوا بۆ ئەو شوێنە گشتیان، ناوێرێ بڕوا بۆ مزگەوت، ناوێرێ بڕوا بۆ بازار، ناوێرێ بڕوا بۆ سوپەرمارکێت. ئەمە پێڵێن فۆبیای شوێنە گشتیەکان یاخود شوێنە کراوەکان. دیارە دیسان ئەمە وای لێ دەکات کەسەکە گۆشەگیر بێت، لە ڕووی کۆمەڵایەتیەوە چیتر تێکەڵ بە خەڵک نەبێت و ئەوەش جۆرێکی دیکەی فۆبیایە. جۆری سێمی فۆبیا بەڕێزان
بریتە لە فۆبیای کۆمەڵایەتی کەمەیان زۆرێکی زۆر باوە لەم جۆرەی فۆبیادا کەسی توش بوو وای لێ دێت ناتوانێت بڕاتە ناو خەڵک کاتی ڕاتە ناو خەڵک قسەی بۆ ناکرێ واستەکە خەڵک سەیریەکە ناتوانێت بڕوە ناتوانێت هەنگاو بنێ یاخود ئەگەر لە مەجلیسێکە بۆ ڕا بۆ تعزیەک ناتوانێت قسە بکات هەموو خەڵک قساکەن ئەو ناوێرێ قسە بکات ئەترسێ ڕوبەڕووی خەڵک بێتەوە یاخود تەڵەبەیەکە لە مەکتەب قوتابیەکە ناوێرێ هەڵسێ بابەتەکە بۆ مامۆستا شەرحکایان بۆ تەڵەبەکانی شەرحکە یاخود لە مۆزەفە فەرمانبەرە لە شوێنێک لە دایرەیەک ناتوانین لە بەردەم فەرمانبەرەکانی کە قسە بکە ئەمە پێڵێن فۆبیای کۆمەڵایەتی و دووبارە ئەمەش هۆکارێکە بۆی کەسەکە تووشی شڵەژان و لە ڕاوچێ بێت و گۆشەگیر بێت و خۆی لە خەڵکی تر دوور بخاتەوە دیارە بەڕێزان ئێمە جارێک دەگەڕێمەوە سەر جۆری یەکەمی فۆبیا کە فۆبیای تایبەتە وەک لە راپۆرتەکەش باسمان کرد نزیکەی 500 جۆر فۆبیا تا ئێستا باس کراوە ناوی هاتووە لەسەر چاوە دەرونیەکان فۆبیای دەرزی فۆبیای هەورە تریشقا بۆ نمونە فۆبیای میوە و فۆبیای سەوزەوات و هەندێک فۆبیایە زۆر سەیرە یان ئەگەر بەڕێستان لەوانەیە نەتانویست بێ یاخود لەوانەیە هەندێکتان کە کەسێکە ناسن ئەم فۆبیای هەیە لەوانەیە تۆزێک بلای ئەوە نامۆ نەبێ بەڵام هەندێک جۆری فۆبیا هەیە یەکجار سەیرەوە هەندێک جۆری فۆبیا هەیە کە بیر لێکەیتەوە لەوانەیە پێکەنینت بێ بەلاتەوە سەیر بێت چۆن خەڵکانێکن لەم شتانە ئەترسن بەڵام من پێشەوەی بڕۆمە سەر جۆرەکانی فۆبیای تایبەت ئەوەی کەوتم شتێکی دیاریکراو پێویستە بە بەڕێستان بڵێم کەوا دیسان دەبێت فۆبیا لە ترس جیا بکەینەوە ینی زۆر کەس هەیە لە مشکە ترسێ لە مارە ترسێ لە هەورە تریشقا ترسێ لە لافاوە ترسێ بەڵام جیاوازی لەگەڵ فۆبیا ئەوێ ئەو کەسی کەوا فۆبیای هەیە ناتوانێت ژیانی ڕۆژانەی خۆی بەردەوام بێ لە ترسی ئەو شتە ینی وایە دێ ناتوانێت تێکەڵ بە خەڵک بێ بڕواتە دەرەوە ناتوانێت بیر لە بابەتەکە بکاتەوە بۆ نمونە ئەو کەسی کەوا لە فڕۆکە ئەترسێ لە فۆبیای فڕۆکەی هەیە ناتوانێت سەفەرکە بەڵام کەسێک تەنها ترسی هەبێ لە فڕۆکە چەند دقی یەکەم کە لە ناو فڕۆکەکەیە تۆزێ بێت تااقەتە بێ وایە لێ تۆزە دڵی پەلەپەل لێدا بەڵام دوای ئاسایی بێتەوە بەڵام ئەو کەسێک کە ترسەکەی گەیشتە حەدی فۆبیا ئەستن ناتوانێت بیر لە تیارە بکاتەوە ناتوانێت سواری تیارە بێ سەفەر ناکا بە تیارە تەنها بە شەمەندەفەر و بە سیارە و بەوانە بۆ منە چەند یاریزانێکی تۆپی پێی جیهانی چەند ئەستێرەیەکی سینەمای جیهانی هەن کە فۆبیای فڕۆکەیان هەیە یان فۆبیای شوێنە بەرزەکان هەیە ناتوانن بە فڕۆکە سەفەر بکەن و بە ڕێیەکانی تری گواستنەوە سەفەر دەکەن با ئێستا بەیەکەوە ئێمە و ئێوەش بەڕێزان سەیری راپۆرتێکی تر بکەین کە دیسانەویش بە سوپاسەوە کە کاروان بۆ ئامادەکردوین باسی جۆرە جیاوازەکانی فۆبیا دەکات فەرموو بابێکەوە سەیری ئەو راپۆرتە بکەین و ئاشنای جۆرەکە جیاوازەکانی فۆبیای تایبەت بین نەخۆشی فۆبیا کە جۆرێکە لە جۆرەکانی دڵەڕاوچێ چەندین جۆری جیاوازی هەیە بە شێوێکی گشتی خەڵک گوێی لە جۆرە باوەکانی فۆبیا بووە وەک فۆبیای شوێنە بەرزەکان و فۆبیای مشک و گیانلەبەران و فۆبیای ڕووبار و شوێنە داخراوەکان بەڵام لە ڕاستیدا سەدان جۆر فۆبیا هەیە کە هەندێکیان یەکجار دەگمەن و کەم بڵاون هەندێک جۆری فۆبیا هەیە پەیوەندی بە خۆراکەوە هەیە بۆ نمونە فۆبیای سیر فۆبیای سەوزە و میوە فۆبیای گۆشت و فۆبیای بیبەر و فۆبیای چەندین جۆری دیکەی خۆراک هەندێک جۆری دیکەی فۆبیاش هەن پەیوەندیدارن بە ئۆرگان و بەشەکانی لەش بۆ نمونە فۆبیای ئەژنۆکان فۆبیای ناوک و ڕەنگە سەیرترین جۆری فۆبیا کە پەیوەندی بە ئەندامەکانی لەشەوە هەبێ بریتی بێ لە فۆبیای چەناگا فۆبیای تر هەیە پەیوەندی بە ئاژەڵ و زیندەوەرانەوە هەیە بۆ نمونە فۆبیای بۆق فۆبیای پەپولە فۆبیای مار و مارمێلکە و مشک و جاڵجاڵۆکە و چەندین گیالەبەری دیکەی هەمە جۆر شتە بێگانەکانیش پشکێکی بەرچاویان هەیە لە جۆرەکانی فۆبیا و خەڵکانێک هەن کە تووشی فۆبیای هەندێک کەلوپەل و شتومەکی جۆرە و جۆر دەبن بۆ نمونە فۆبیای فلوت فۆبیای کاژمێر فۆبیای پەت و دەزوو جاری وا هەیە کەسێک لە یەک کاتا زیاتر لە یەک جۆر فۆبیای هەیە و ئەمەش ڕەنگە کێشەی گەورەی بۆ دروست بکە بۆ نمونە پیاوێک کە فۆبیای ڕیشی هەیە ڕەنگە کێشەکەی گەورەتر و ئاڵۆستر بێ کاتێک فۆبیای گوێزانی ڕیشتاچینیشی لەگەڵدا هەبێ هەندێک جۆری فۆبیاش هەن کێشەی گەورە بۆ ئەو کەسە دروست دەکا کە هەیەی بۆ نمونە فۆبیای جلوبەرگ کەوا دەکا کەسەکە نەتوانێت جلوبەرگ بپۆشێ یان فۆبیای لۆکە کەوا دەکا کەسەکە سڵ لە هەموو ئەو شتە سپیانش بکاتەوە کە لە پەموو دەچن جۆرێکی تری سەرنجڕاکێش و دەگمەنی فۆبیاش بریتیا لە فۆبیای خەسوو لە کۆتایی ئەم راپۆرتەدا جارێکی تر بیری بینەران دێنینەوە کە فۆبیا جیاوازی لەگەڵ ترسی ئاسایی ئەوەیە
لە فۆبیادا ترسەکە نائاسایی و لە ڕەدەبەدەرە و لەگەڵ لۆجیک و واقعیان ناگونجێت و وا دەکا کەسی توش بوو تێکڕای ژیانی تووشی شڵەژان و پەشێوی بێ و کار بکاتە سەر تێکڕای کار و ژیان و پەیوەندی کۆمەڵایەتیەکانی. بەڵام ترسی ئاسایی کاراکتەرێکی تەندروستی ئادەمیزاتە و لە زۆر کاتدا پێویستیشە بۆ پاراستنی مرۆڤ لە هەڕەشەکانی دەوروبەر. ئەوەی جێی خۆشحاڵیە ئەوەیە فۆبیا چارەسەری هەیە، بۆیە ئەگەر تۆ لەوانەی کە فۆبیات هەیە یان کەسێک دەناسی کە بەدەست ئەم نەخۆشیەوە دەناڵێنێ دوودڵ مەبە و سەردانی پسپۆری دەرونی بکە بۆ وەرگرتنی چارەسەری پێویست. بەڵێ بەڕێزان، وەک بینیتان زۆر جۆری فۆبیامان هەیە. هەندێک لەو فۆبیانە تاڕەدێک لەوانەیە کە باسی لەکەین و قسەی لەسەر دەکەین پێکەنیمان بۆ دروست بکات، بەتایبەتەوەی کەوا فۆبیای خەسوو و هەندێک جۆری فۆبیای جلوبەرەکەمە شتێکی زۆر سەیرە. دیارە بەڕێزان، لەوانەیە یەکێک لە جۆرە زۆر سەیرەکانی فۆبیاوە جۆرە تاڕادێک زەحمەتەکانی فۆبیا بریتی بێ لە فۆبیای دکتۆر. خەڵکانێک هەن لە دکتۆرە ترسن. ئەمە بۆ ئەڵێم لە جۆرێک لە جۆرە زەحمەتەکانە چووکەوا دەکات ئەو کەسێ ئەم فۆبیایی هەیە نەڕوا بۆ لای دکتۆر بۆ چارەسەری. جا بۆیە هیوادارم ئەگەر کەسێکە ناسن ئەم نەخۆشیانەیان هەیە، ئەم فۆبیا و ئەم جۆرە کە باسمان کرد، ئەوە ئامۆژگاریان بکەن بۆی سەردانی کەسانی پسپۆر بکەن، چونکە فۆبیا خۆشبەختانە جۆرێک لەو نەخۆشە دورانی کە قابلی چارەسەریە و ئەگەر بێ و چارەسەری نەکرێت بەڕاستی ژیانی ئەو کەسە تاڵ دەکات و تووشی کێشەی گەوری دەکات. بۆ نمونە من چەند کەسێکە ناسم کە ئەم نەخۆشیان هەیە و سەردانی ئەمە دەکەن کەسی سەرکەوتون لە ژیانی خۆیان، کەسی زیرەکن، کەسی بەتوانان، بەڵام لەبەر هەبوون یەکێک لەم جۆرانی فۆبیا ژیانیان لێ ئەستەم و گران بووە. بۆ نمونە تۆ پارێزەرێک بێت، ئەم فۆبیایی هەبێت ناتوانێت لە دادگادا قسە بکات، فۆبیای کۆمەڵایەتی هەبێت، یاخود مامۆستایەکی ئاینی بێت ناتوانێت خودبە بدات، یاخود ئیتر هەموو جۆرەکانی فۆبیا کە باسمان کرد. بۆیە بەڕاستی نەخۆشیەکی تاڕادەیەک ئەستەمە و ناخۆشە بۆ کەسانێکەوە هەیە ئەو نەخۆشییان هەیە، بەڵام خۆشبەختانە قابلی چارەسەریە. دیارە ئێمە لێرەدا بە پێویستی زانین باسی گرنگترین هۆکارەکانی توژم بە فۆبیا بکەین. وەک لە راپۆرتەکانە بینیمان بەڕێزان، فۆبیا بۆی هەیە لە باوانەوە بۆ ئێمە بمێنێتەوە. ینی بۆ نمونە ئەگەر دایک و باوشێک هەردووچیان نەخۆشی فۆبیایان هەبێت، یاخود نەخۆشیت لە ڕاوچیان هەبێت، یاخود هەر نەخۆشیەکەی دەرونی، ئەگەری ئەوە هەیە مناڵەکانیشیان تووشی جۆرێک لە جۆرەکانی فۆبیا بن. واتە یەکەم هۆکاری فۆبیا بریتە لە بۆ ماوە لە یەکێک لە باوانەکان. مەرزنی هەموو جارش لە داک و باوانەوە بۆی بمێنێتەوە، لەوانەیە لە یەکێک لە باپیرەکان، لە مامەکانی، لە خاڵەکانی، لە پورەکانی جینێک لە جینەکان، کرۆمۆسۆمێک لە کرۆمۆسۆمەکان ئەگواسرێتەوە و ئەو کەسە تووشی فۆبیا دەبێت. و هۆکارێکی دیکەی فۆبیا بەڕێزان، دیارە ئێمە کاتێک ئەڵین کە فۆبیا دروستە بێت پێویستە ئاماژە بۆ بکەم ئەو کەسانی فۆبیایان هەیە ڕێژەی مادەی ئەدرینالین لە جەستەیان بەرزە و کاتێکەوە ئەم مادەیەش دەرەدرێت بەشێک لە بەڕێستان نەزانن کاریگەری هەیە لەسەر لێدانەکانی دڵ، لەسەر گورچیلەکان، لەسەر تێکڕای جەستە. بۆیە یەکێک لە هۆکارەکانی دیکەی توژبوون بە فۆبیا لەوانەیە بەرزی ڕێژەی ئەدرینالین بێت، ئەوە پێ هەندێک لە سەرچاوە زانستیەکان ئاماژەی پێکراوە. و هۆکارێکی دیکەی فۆبیا کە ئەمەش بەشێکی زۆر لە سایکۆلۆژیستەکان بە تایبەت قسەی لەسەر دەکەن و ئاماژەی پێ دەکەن بریتێ لە هۆکاری پەروەردەیی و ئەزمموی پێشینەی ژیان. بۆ منە منداڵێک لە تەمەنی منداڵیدا ئەگەر ئەزممونێکی ناخۆشی هەبوو بێت، لەوانەیە هەندێک جار ئەو ئەزممونە ئەبەستێتەوە بەو شتەی کەوا لی ترساوە و فۆبیای ئەو شتەی بۆ دروستە بێت. بۆ منە منداڵێک ئەگەر چوو بێت بۆ خستەخانەیەک لەوێ بە شێوەیەکی ترسناک دەرزی لێ درابێ، بۆ نمونە ئەوە لە دوا ڕۆژدا بۆی هەیە تووشی فۆبیای دەرزی بێت. مەبەستم لەوە چیە؟ بۆ نمونە خەڵکانێکی زۆر هەن لە ماڵەوە دایک و باوکیان پێڵن ئەگەر دانەنیشیت بە منداڵەکڵێن ئەوە ئەدبین بۆ لای دکتۆر و دەرزیەکەت لێ بدات. ئەو دەرزێش کە لێی دراوە وەختی خۆی ئازاری هەبووە، دایک و باوکیشی ڕۆژانە پێڵێنەوە ئەیترسێنن، ئیتر تووشی لەوانەیە لە دوا ڕۆژ تووشی فۆبیای دەرزی بێت. خەڵکانێکی زۆر هەن کە کەتێکەوە باسی دەرزیان بۆکەن ئیتر تووشی فۆبیا و لە ڕاوچێ ئەمانە ئەبن. کەواتە هۆکارێکی تری گرنگی فۆبیا و توشبوون بە نەخۆشی فۆبیا بریتە لە ئەزمموی پێشینە لە سەردەمی منداڵی و ترسان لە شتێک لە سەردەمی منداڵی، دواتر ئەو کەسە ڕادێت لەسەر ئەم ترساوە بەردەوام دەبێت یەکێک لە گرفتە گەورەکانی لە ژیانی ڕۆژانەی. بەڕێزان لەوانەیە ئێستا بێت بە خەیاڵی ئەوەی بەڕێز کە ئایا ئێمە باسی نیشانەکانی فۆبیامان کرد، جۆرەکانمان باس کرد،
بێگومان بە کورتی باسی فۆبیا جۆرەکانیمان کردووە. ئەی باش ئەگەر کەسێک ئەمەی هەبوو چۆن چارەسەر بکرێت. لە هەمووی گرنگتر بە ڕێزان ئەوەیە کە سەرەتا ئێوە بیناسنەوە کە ئەمە فۆبیایە، ینی بەیانی وای لێ نەیە هەر کەسێک لە شتێک ترسا بڵێن ئەمە فۆبیای هەیە. ئەوە جاری سێمە دووبارەیەکەمەوە فۆبیا بریتینی لە ترسێکی سادە، ئاساییە من ئێوە هەمومان لە شتێک لە شتەکان ترسێکی ئاساییمان هەبێ. بۆ منە ئاساییە تۆ لە فڕۆکە بترسیت، ئاساییە تۆ لە لافاو بترسیت، ئاساییە تۆ لە هەندێک زیندەوەر هەیە مارێک بێتە ژوورەوە لە ماڵەوە کەی تۆ ئەترسی، بەڵام ترسەکەت گاتە حەدی ئەوەی لە فیلمێکی شامار ببینی تۆ زیڕە بکەیت، یاخود لە تەلەڤیزیۆنی شاتیارە ببینی تۆ زیڕە بکەیت و بترسیت. ئەمە فۆبیایە، ئەم ترسا ئاسایی نییە و لە ڕاددە بەدەرە. کەواتە ئەگەر کەسێک ئەمەی هەبوو چۆن چارەسەری بکەین؟ دیارە بۆ چارەسەری ئەمە بەڕێزان دوو شێوازی زۆر گرنگی چارەسەریمان هەیە. شێوازی یەکەمیان بریتە هەموو جارێکە باسیەکەین بریتە لە سایکۆتێرەپی، واتە چارەسەری لە ڕێگەی دانیشتن و ئامۆژگاریکردنی دەرونی بەبێ دەرمان. ئەم جۆرەیان ئێمە زیاتر بۆ هەندێک جۆری تایبەتی فۆبیا بەکاری دێنین و چەند بەشێک دەگرێتەوە ئەم جۆری چارەسەریە کە بریتین لەمانەی خوارەوە. یەکەمیان بریتە لە چارەسەری یاخود لە چارەسەری هێزری. چارەسەری هێزری چییە؟ تۆ دەی بیرکردنەوەی کەسەکە دەربارەی ئەو شتێک کە لێ ترسێ ئەگۆڕیت، تێگەینی کە ئەم شتە قابلی ئەو ترسە نیە، ئەو ترسی تۆ هەتا زیاد لە پێویستە، یعنی ئەو بۆچوونەی کە ئەو هەیەی لەسەر ئەم بابەتە لەسەر ئەو سەرچاوی ترسە دەیگۆڕیت ومانە ئەسلیەکەی خۆی بۆ باسەکەیت، ینی چەند قابلی ترسە، چەند جێگای ئەوەیە کە خەڵک لی بترسی ئەم شتە ئەوەندەی بۆ باسەکەیت وە تێگەینی کە ئەو ترسی تۆ لە ڕاددە بەدەرەوە ئاسایینی. تەمان بێگومانەمە زۆر ئاسان نییە بۆ کەسێک لە ڕێگەی ئامۆژگاریەوە بکرێت، دەبێ کەسێکی پسپۆر و بە پرۆگرامەوە ئەوە بکرێت. و جۆری دووەمی چارەسەری دەرونی بریتە لە چارەسەری ڕەفتاری و هەندێک جار ئێمە چارەسەری هزری و ڕەفتاری بەیەکەوە دەیکەین، باشترە دەرەنجامەکانی. لێرەشدا ڕەفتاری کەسەکە دەگۆڕین و لێرەش ئێمە چەند شێوازێکمان هەیە. بۆ نمونە سەرەتا ئێمە لەگەڵ ئەو نەخۆشانەدا بەس باسی بابەتەکەکەین، ئەڵێن مشکێک بێنە بەرچاوت، بۆم نەگەر کەسێک فۆبیای مشتی هەبێت، یەکەم جار پێڵین بەس بیهێنە بەرچاوت، تەنها بیر لە مشکەکە بکەرەوە. دوای لە جلساتی دومدا لە قۆناغەکانی تردا ڕسمی مشکێکی پێشانە دێن یان پێڵین خۆت ڕسمی مشکەکە بکە، بێگومانەمە بە ئامادەبوونی دکتۆرە بێت و لە جلساتی دوای ئەوە فێریەکەینکەوە تەسەوڕی ئەو بکات مشکێک لە ژوورەکەیە و لە قۆناغەکانی تر بەڕاستی مشکەکە خینە ناو سندوقێکەوە لە ژوورەکە دانین و لە قۆناغە هێدی لە قۆناغەکان ڕۆینە پێشەوە تا وای لێدێت کەسەکە بەلایەوە ئاساییە بێت کە مشکێک لە ژوورەکەیەوە چارەسەر بێت. بەڵام بەشی دووەمی چارەسەری بریتە لە چارەسەری لە ڕێگەی دەرمان. بۆیە ئێمە سەرچاوە دەرونیەکانیش ئێمەش پێمان وایە کەوا ئەگەر ئەم دوو چارەسەری بەبێ دەرمان لە ڕێگەی ئامۆژگاری ئەو هەموو سوکەوت و ڕەفتارانی کە من باسم کرد لەگەڵ چارەسەری لە ڕێگەی دەرمان بێکەوە کۆ بکرێنەوە، دەرەنجام و نەتایجەکانی زۆر باشترە لەوەی کەوا هەریەکێک لەوانە بەتەنیا بەکار بێت. ئەو دەرمانی ئێمە بەکاریان دێنین بریتین لە دەرمانەکانی دژت لە ڕاوچێ و دژە خەمۆچی و هەندێک دەرمانی تریش بەکاردێنین بۆ چارەسەرکردنی ئەو نیشانانەی کە لە کاتی فۆبیا دروستە بن، بۆ نمونە تێکچوونی خەو، سەری ئێرشە، لە ڕاوچێت لێدانی دڵ زۆرە بێت، ڕێخستنەوەی لێدانەکانی دڵ لە ڕێگەی دەرمانەوە ئەبێت و هەروەها ئەو نیشانەی تری وەکوتم تێکچوونی خەو و سەرێشەوەمانش هەر لە ڕێگەی دەرمانەوە چارەسەریەکەین. بەم شێوەیە دوای چەند جەلسەیەک دوای ئەوەیکەوە چەند مانگێک نەخۆشەکە توانێت بگەڕێتەوە ناو ژیانی ڕۆژانەی خۆی. بێگومان پاڵپشتی کۆمەڵایەتی و خێزان و دەوروبەریش زۆر گرنگە، زۆر گرنگە ئێمە ئەو کەسانە نشکێنینەوە و سەرزەنشتیان نەکەین، پێیان نەڵێن تۆ ترسنۆچیت، ئەمە پەیوەندی بە ترسنۆچیەوە نیە. زۆر خەڵک هەیە ئەڵێ من زۆر بەغیرەتم، تۆ کابرایەکی بێغیرەتی کەم نەخۆشی هەبێت، ئەمە پەیوەندی بەغیرەتەوە نیە بەڕێزان، پەیوەندی بە جورئەتەوە نیە، ئەمە کۆمەڵێک گۆڕانکاری بایۆلۆژی و دەرونی و سایکۆلۆژی مەبەستم لەگەڵ فسیۆلۆژی هەن لە تێکڕای جەستەی ئەم کەسە ڕوودەدا. ئەم کەسە مانایوە کەسێکی ترسنۆکە. زۆر کەسمان هەیەمە سەرکردەیەکی زۆر بەناوبانگ بووە لە مێژوو کە گەڕینەوە بۆی لە سەرچاوەکان لە بەردەستماندا هەیە، بەڵام لە هەندێکی زۆر تایبەت ترساوە، بۆ نمونە لە جاڵۆیەک ترساوە، لە زیندەوەرێک ترساوە، لە کاتێکدا لە بەرەکانی جەنگدا کابرایەکی زۆر نەبەرد بووە. ئەمە پەیوەندی بە غیرەت و بە جورئەت و بە ئازاتیەوە نییە. بۆیە ئێمە ئەڵێن پێویستە پاڵپشتی کۆمەڵایەتی بۆ کەسانە هەبێت و ئێمە پێویستە هانیان بدەین بۆ ئەوەیکەوە بڕۆم بۆ لای پزیشکی پسپۆر. بەڕێزان بەم شێوەیە گەیشتینە بەشیەکەین بەرنامەکەمان، لە بەشی دووەمدا لەگەڵ ئێوە بەردەوام دەبین، بەڵام
بە بێکەوە ناو بڕێک وەگرین ئینجا جارێکتر بگەڕینەوە بۆ تەواوکردین بەرنامەکەمان.